بەڵێ دیارە هەرێمی کوردستان لە ماوەی 30 ساڵ ڕابردووە جگە لەوەی کە ڕوبەڕووی جۆرەها دەستێوەردانی نێودەوڵەتی و ئیقلیمی بووەتەوە لە ڕووی کاروباری سیاسی و ئابووری و اقتصادی و ڕۆشنبیریەوە ئێمە بیرمان نەچێت کە کاریگەریەکی ڕاستەوخۆ نەڕاستەخۆش لەسەر زمانی کوردی هەبوو بۆ پێی کە زمان بەشێکە لە نەتەوەی کورد و بەشێکە لە ناسنامەی ئەم هەرێمی کوردستانە. ئێمە کاتێک سەیری نەخشەی زمان و کاریگەری زمانە جیاوازەکان لەسەر زمانی کوردی یەکەین لە هەرێمی کوردستانە هەست بەم جۆرە کاریگەریە زۆر جار نێگەتیڤەکەینەوە. بۆ نمونە ئێستا ئەوەی کە لە هەرێمی کوردستانە ئێمە دەیبینین جگە لەوەی کە نەمانتوانی و هەتاکو ئێستاش پرستجێک بۆ زمانی کوردی بخەینە ڕوو کە بەمانای شکۆمەندی بدەینە زمانی کوردی وا بکەین کە خەڵک زمانەکەی خۆش بێ کاری بۆ بکە پەرەی پێ بدا فراوانی بکە بەکاری بهێنێ. ئێمە دەبینی کە هەژمونی زمانەکانی تر جارێکی تر کاریگە ڕاستەخۆ نەڕاستەخۆی هەبووە. بۆ نمونە هەتاکو ئێستاش زمانی عەرەبی لە دادگاکانی کوردستانە هەژمونێکی سەرەکی هەیە. زمانی عەرەبی بەکارهێنراوە، زمانی عەرەبی زمان یەکەمە. بە هەمان شێوە دەبینین لە لایەنەکانی تریشا ئێمە کەوتونتە ژێر کاریگەریەکی زۆری زمانی ئینگلیزیەوە. منداڵەکانمان لە سەرەتایی و دەنێرینە قوتابخانە ئینگلیزیەکان بۆی کە فێری زمانێکی بیانیان بکەین. لە کاتێکە ئێمە وەکو چەند جارێک لە زۆربەی بۆنەکان ئاوتومە زمانی دایکی فێربوونی زمانی دایکی بەتایبەت زمانی کوردی بۆ منداڵانی کوردستان ئەوەندەی شیری دایک گرنگە بۆیان. بەڵام بەداخەوە ئێمەمان بینیوە کە لەبەرەوەی کە گرنگی پێدانێکی گرنگ نییە و بڵێن گرنگی پێدانێکی پڕبایەخ نییە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە تەوەری زمان لە هەرێمی کوردستانە و تاکو ئێستاش نیشانەی پرسیاری زۆر گەورە لە هەموو ئەو هەوڵانە هەن کە بە ئاراستەی داڕشتن و پلاندانانی زمانیان سیاسەتی زمان لە هەرێمی کوردستانە ئەکرێن. ئێمە نەمانتوانێت بینە خاوەنی سیاسەتێکی زمانی تەندروست یا با بڵێم سیاسەتێکی زمانەوانی ستاندارد یان سیاسەتێکی زمانەوانی سیستماتیک. ئەمە کێشەی و گرفتی زۆر گەورەی بۆی مەخسووێتەوە. یعنی وەکو چۆن وڵاتانی دەوروبەری ئێمە هەژمونی خۆیان لە ڕووی کلتوری و ڕۆشنبیری و ئابووری و سیاسی و بەسەرمانە سەپاندوو بە هەمان شێوە کاریگەریەکی زۆریان لە ڕووی زمانەوانی و بەجێهێشتووە. ئێستا بڕۆ لە بازاڕەکانی کوردستانە بگەڕێ زۆرینەی تابلۆکان تابلۆی بیانین، زۆرینەی نووسراوی سەر فرۆشگا و سەر دوکان و سەر بازار و مارکێت و مۆڵەکانی ئێمە وەکو چۆن بۆتە کاڵایەک خەڵکی زۆر بەکارێنێ. ئێمە نەمان بینیوە کە ئەو کاڵایانی کە لە وڵاتانی دەرەوە هاوردەی هەرێمی کوردستان بکرێن. حکوومەتی هەرێمی کوردستان هیچ داواکاریەکی ڕستمی پێشکەش بکە ئەو کاڵانی کە داخلی هەرێمی کوردستان ئەکرێن بێن بە زمانی کوردی لەسەریان بنووسن. ئەمە یەکەمین هەنگاوە کە لە هەرێمی کوردستانە ئێمە دەبینین بە ئاراستەی پراوێزخستن کاربۆنەکردن تا دەگاتە ئەوەی کە ئێستا منداڵانی ئێمە ئەسڵەن گرنگ نییە بەلایەنەوە و بە شێوەیەکی گشتی وا بڵێم بایەخ بۆ نادن کە فێری زمانەکەی خۆیان بن. دەرسی وانەی کوردۆلۆجی یان با بڵێن کوردناسی لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستانە ئێستا بۆتە وانەیەکی تەواو پراوێزکراو. ئەمە لەو ڕۆوە بۆمان ساغە بێتەوە کە بەڕاستی گرنگی پێدان بۆ زمانی کوردی و زمانی دایک لە هەرێمی کوردستان لە ئاستی پێویستانە. بەتەنها زمانێک یان وڵاتە یان کاریگەریەک نییە ئێمە دەبین لە هەرێمی کوردستانە. لە هەرێمی کوردستانە بەداخەوە هەتاکو ئێستاش هەم ینی هەر کەسێک لە دەرەوە هەر کلتورێکی جیاواز بیاوێت هاوردە بکرێت بۆ هەرێمی کوردستانە بەبێ هیچ فلتەرێک بەبێ هیچ قۆناغێکی جیاوازی هەڵسەنگاندن و کاربۆکردن ئێمە لێرە قبوڵ دەکرێت و خەڵک پێشوازی لێکە. پێشوازیکردن لە زمانە بیانەکان لە کوردستانە ئێستا ئاستێکی زۆر مەترسیدای تێپەڕاندووە. ینی لە ئاستی قوتابخان، لە ئاستی تەلەڤیزیۆن و میدیا، لە ئاستی کاریگەریە بزنسی و ئابوووریەکان لەسەر ئاستی جیاوازی سیستماتیکی کوردستان ئێمە لە ژێر کاریگەری و هەژمونی زمانە جیاوازەکانی ترەوەین و بەڕاستیش پێشوازیمان بۆ زمانە بیانەکان خەریکە گەشتە ئاستێک کە زۆر زیاتر لە زمانی دایکی خۆمان.